بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بنمەیەکی لەوانەکانی فێربوونی زمانی عەرەبی. پرسیارەکە ئەوەیە کە کەلیمە چییە کە بریتیە لە ئیسم و فێعل و حەرف. ئەوە بزانن ئەم کلیپە یەکی لە گرنگترین کلیپەکانە بەوەی کە تەواو علمی زمانی عەرەبی کە ئیسا وشە بێت، سەرف بێت، نەحوێت، بەلاغە بێت، هەمووی لەمانە گیراوە. هەمووی لەم کلیپە کە باسی دەکەین کە کەلیمەیە لەمە گیراوە. ئەمە لە خوارەوە دەبینن الضمير صوت هادئ يخبرك بأن أحدا ينظر إليك. واتە ویجدان دەنگێکی ئارامە کە پێت دەڵێت کەسێک سەیری تۆ دەکات. ئەمە کە دەبینن ئەم سوورە الضمير تا آخر ئەمە پێ دەڵێن ڕستەی عەرەبی. ئەمە هەموویان کە بەشبەشن الضمير صوت هادئ يخبرك، هەموویان دانە دانیان پێ دەڵێن الضمير پێ دەڵێن کەلیمە، صوت کەلیمەیە، هادئ کەلیمەیە، يخبرك کەلیمەیە، بأن کەلیمەیە، أحدا کەلیمەیە، ينظر کەلیمەیە و هەروەها إليك کەلیمەیە. ئیسا مانە چۆن جیاکەینەوە و ئەمانە بۆی کە بزانین لەسەرەوە نووسیمە الکەلیمەة اسم وفعل وحرف. کەلیمە یعنی هەرچێ کەلیماتمان هەیە لە زمانی عەرەبی هەموویان لەم سێدانە ناچنە دەرەوە. یا ئیسمن، ئیسە بگەڕین ناو ئەم ڕەسل لە خوارە و یا ئیسم پەیدا دەکەین، یا فعل پەیدا دەکەین، یا حرف. ئیسە من ئەگەر بزانم ئیسم چییە، فعل چییە، حرف چییە، دەتوانم زۆربەی لەو کێشانە کە لە سەرف و نەحو هەیە توانم بە ئاسانی ئەو کێشە لابووەم و بە ئاسانی زمانی عەرەبی فێر بم. وتم بۆتان ئەمە یەکی لە گرنگترین کلیپەکانە. پێویستە حتمەن ئەو شتانە کە پێتان دەڵێم بیان نووسن و چەند بار سەیری بکەن تا جوان جوان فێر بن. ئەمە لەمە بەس کەلیمە یا ئیسمە، یا فعلە، یا حرف. هەرو جۆرەکە وتم بۆتان تەواوی کەلیماتی زمانی عەرەبی بێنە یا ئیسم هاتیە، یا فعل هاتیە، یا حرف، لەم سێدانە ناچێتە دەرەوە. ئەمە لەمە لە خواری چۆ تەماشا بکەن. مەسەڵەن کوردیەکەیش ویجدان دەنگێکی ئارامە، هەموویان کەلیمەیەکە. ویجدان کەلیمەیەکە، دەنگێکی ئەمە کەلیمەیەکە، ئارام کەلیمەیەکە، پس هەموویان کەلیمەیەکە. کەلیمە کەلیمەن کە ئەم کەلیمە کەلیمانە دەبێتە ڕەستە. دەی باشە بچینە سەر دانەیەکی تر. کەلیمە وتمان ئیسم و فعل و حرفە. دەی زۆر باشە، ئیسا من زانیم کەلیمە سێ بەشە، یا ئیسمە، یا فعلە، یا حرف. دەی باشە چۆن بزانم کامە ئیسمە، کامە فعلە، کامە حرفە؟ بۆ جیاکردنەوەی وشەکان، یعنی ئەوەی کە بزانین ئەمە ئیسمە، ئەمە فعلە، یا حرف، دەتوانین وشەکان لە مەعنا، یعنی من لە مەعناکە دەزانم کە کامە ئیسمە، کامە فعلە، یا حرف. پس ئەمە یەکی لە گەورەترین نیشانەکانی ئەوەیە کە کەلیمات لە یەک جیا بکەینەوە. ئەو جۆرەکە پێشتریش وتوم بۆتان، ئایا ئێمە لە سەرەتاوە سەرف و نەحو فێر بین یا نا بین وشە فێر بین؟ وتم بۆتان هەتکی زۆر گرنگە. تۆ ئەگەر گەرەکتە بزانی کام کەلیمە مەسەڵەن فعلە، دەبێت حتمەن معناکەی بزانیت. چینە دواترەوە بۆتان دەڵێم. پس ئەمە یەکی لە نیشانە گەورەکان بۆ جیاکردنەوەی ئیسم و
فعل و حرف بەس دەچینە دواترە و کەم کەم پێتان دەڵێم ئەمە یەکێ لە نیشانەکانی باش نیشانەی دووم لە نیشانەیەک کە هەیە نیشانەی کە بە چاو دەیبینین لە وشە ئێمە دەزانین کامە ئیسمە کامە فعلە یا حرف وەکو چی مەسەڵەن تماشا بکەن ئیسە کەلیمەی ئەلکەلیمە هەر شەیەکمان دی کە ئیسا کەلیمە وشەیەکە ئەلف و لامی بوو لە ئەوەڵە و ئەلف و لامی بوو ئەمە پێ دەڵێن ئیسم ئەس ئەلف و لام نیشانەی ئیسمە ئەس ئەم کەلیمە ئەلکەلیمە ئیسمە بەس ئەمە نیشانە من بەو نیشانە زانیم کە ئەم کەلیمە ئیسمە ئەی نیشانەی فعل چیە ئەی نیشانەی حرف چییە حرف ئەوە بزانن کە هیچ نیشانەیەکی نییە یعنی بە چاو نایبینین بەڵام ئیسم نیشانەی هەیە فعل نیشانەی هەیە ئیسا من لێرە ناتوانم ئەو نیشانانە هەموویان پێتان بڵێم مەگەر لە کلیپێکی جیاوازە دەڵێم مەسەڵەن ئیسم ئەلف و لام هەر کەلیمەیەک ئەلف و لام بگرێت ئەمە پێ دەڵێن ئیسم باشە هەر کەلیمەیەک تەنوینی بێت ئەوە پێ دەڵێن ئیسم بەس من بەوانە جیان دەکەمەوە باشە ئەی فعل چەند نیشانەیەکی هەیە دواترە و کەم کەم پێتان دەڵێم لە کلیپێکی ترە چۆن ئەمە زۆر کات دەبا ئەی حرف چییە وتم حرفی جەوەی کە نیشانەی نەبێت کاس بەس ئەمە ئەوەڵدانەی وتمان لە مەعنا لە ماناکە دەردەکەوێت بۆمان دووەمدانە وتمان لە خودێک ئەو وشە بەعزەی نیشانەی هەیە ئیسە لێرە مەسەن ئەگەر وشەیەک ئەلف و لام بگرێت دەبێتە ئیسم پێ باشە پەس ئەوەیشە پێتان بڵێم نیشانە ئەوەیە کە خاسە شتێک بێت لە شتێترە نەبێت بۆ نمونە مەسەڵەن کەلیمەی ئەلکەلیمە ئەلف و لامی هەیە ئەتر فعل ناوێت ئەلف و لام بگرێت پەس ئەم نیشانە تەنها لە ئیسمە هەیە ناوێت لە شتێترە بێت باشە بەو نیشانە دەردەکەوێت بۆمان کە ئەو کەلیمە ئیسمە بۆ نمونە مەسەڵەن لەناو ماشای مەسەڵەن دەوروبەری خۆمان بکەین ئێمە چۆن شتەکان لە یەکجیاکەینەوە بە نیشانە مەسەڵەن ژن بە چ ئەیان دەیناسین ئەوەی کە مەسەڵەن جیاوازی هەست لەگەڵ یا ژن ئەوەیە کە مەسەڵەن لیباسەکەی جیاوازی هەست لەگەڵ پیا مەسەڵەن ڕۆیشی هەست بەوانە بەو نیشانانە کە دەیان بینین بە چاو دەردەکەوێت بۆمان کە ئەو کەلیمە کە ئەو مەسەڵەن کەسە ژنە پیا منداڵە یاچێت باشە بەس ئەمەیچە لە کەلیمەکان ئەو نیشانانە کە دەیان بینین پس ئەمە دوو نیشانە نیشانەی سێوم پێگەی ئەو کەلیمە یانێ بۆ نمونە ستات ماشا بکەن الزەمیر و ئەمە مبتەدایە مبتەدا لە ئەوەڵە وتێت پس ئەمە دەبێتە ئیسم هەر کەلیمەیەک ئیسمێک لە ئەوەڵە و هات پێ دەڵێن مبتەدا پس ئەمە لە ئەوەڵە و هات لەم لاو بەحسی چیمان کرد وتم پێگەی یعنی چه پێگەیەکی هەیە مەسەڵەن ئێمە لە ژمارەکان دەڵێن 1 2 3 4 ئیسا پێگەی 1 ها لە کوێنەوە ها لە ئەوەڵە ئەی پێگەی دوو ها لە دوومە و سێوم چوارم ئاوە پس کەلیماتیش پێگەیان هەیە پس ئەمە سێ نیشانە وتم یەکێ لە گەورەترین نیشانەکان بۆ جیاوازی بین وشەکان معنایە دومین دانە لە گەورەترین نیشانەکان ئەوەیە کە نیشانەی بێت سێومین دانە پێگەکەیە دەی باشە بۆچی پێگەم قسە ئاخراو چونکە هەندێک جار هەیە پێگەکەی ئەم لەو ئەولا دەکات ئەمە پەس بزانن یەکی لە گەورەترین ئەوەڵ معنایە دوم نیشانەیە سێوم پێگەی ئەو وشەیە پس ئیسم چییە؟ ئیسە تۆ ئیسم ئەوەیە کە
نیشانەیەکی بێ ئیسە چێ بە نیشانەی معنا دەردەکەوێ یان نیشانەیەکی بێ کە بیوێنم باشە یا بە پێکەکەی ئیسە تۆ بۆم بڵێ کە ئیسم چییە باشە ئیسم ئەو جۆرەکە خۆتان نەزانن ناوە بۆ ناونانی کەسێک یان شتێک کە بەکاردێت و بێکاتیشە بەس ئەمە یانە چی تماشا بکەن ئیسە کەلیمەی الرەجل لێرە ئیسمە باشە پس ئەمە ناوێکە بۆ کەسێک ئیسە الرەجل ناوێکە بۆ پیاوێک الرەجل یعنی پیاو ئیسا ئێمە بەو ناوە دەزانین کە مەسەڵەن فڵان کەس پیاوە باشە مەسەڵەن ناوی دەڵێن بە کابرایەک دەڵێن محەممەد بەو ناوە کە منیامە بەو پیاوە پێ دەڵێن محەممەد مەوێتە ئیسم بەس محەممەد ئیسمە باشە الکیتاب پێو ئەوە کە ناوم نییە بە شتێکە و دەبێتە ئیسم و ئیسم کاتی نییە کاتی نییە تماشا بکەن کاتی نییە یانشی ئیسە لە فعلەکە دەردەکەی هەوڵمان مەسەڵەن فعل بریتیە لە کردارێک یان حاڵەتێک کە پێویستە بەکاتەوە خاص فعلیش بریتیە وتم لە چی لە کردارێک یانە شتێک ئەنجام دێن جا وەختە فعل یانش یعنی کار یعنی من کردارێک ئەنجام بۆ وەکو چی مەسەڵەن وەکو خواردن هەڵسیان دانیشتن ئەمە هەمووی دەبێتە فعل بەڵام فعل ئەوەی کە هیچی ئەوەی کە معنایەکی هەیە بریتیە ئەوەی کە کاتیشی بێ حتمەن دەبێت کاتیشی بێ مەسەڵەن وەکو چی قەتەلە یعنی کوشتی کەس پس ئەمە کردارێکە یعنی کەسێک هاتیە کەسێکی کوشتیە پس ئەمە بێتە فعل پس فعل بزانن یعنی کردار یان حاڵەتێک ئیسە قەتەلە کامیە دەبێتە کردار کەسێکی کوشتیە قەتڵ کوشتن وتم خواردن هەڵسیان دانیشتن هەمووی ئەو شتانەی کە کەسێک دەیکات دەڵێن فعل یا وەک زەڕەبە یعنی وەشاندی یعنی وەشاندی کاس ئیسە تۆ ئیسم ئەوەیە کە کاتی نییە یعنی نەمانوتیە لە پێشووە کەسێک الرەجل لە پێشووە نییە بڵێن مەسەڵەن لە پێشووە پیاوێک بووە یا ئێستا هەیە یا دواترەوە هەیە بەڵام لە مەسەڵەن فعلە قەتەلە پێویستە حتمەن کاتی بێت یعنی دەڵێن کوشتی یعنی چی یعنی لە پێشووە کەسێک هاتیە کەسێکی کوشتیە کاس زەڕەبە وەشاندی ئێمە سێدانە زەمانمان هەیە کە دەبێت لە ناو فعلەکە بێت باشە بەڵام لە ناو ئیسمە نییە پێی زۆر باشە کاس بچینە حرف چییە ئەگەر ئێمە نیشانەکانی ئیسم و فعل ئەو بزانن ئەگەر ئێمە ئیسم و فعل لە یەک جیا بکەینەوە و حرفیش دەردەکەوێت بمان چۆن وتمان سێ دانەسکو لەم کەلیمە یا ئیسمە یا فعلە یا حرف ئەس حرف چییە حرف معنایەکی هەیە بەڵام حرف لە بینی ئیسم و فعلە وەکو چی بۆ نمونە حرف وتم ئەوەی کە معنایەکی تایبەت بەخۆی هەیە بەڵام حرف معناکەی ناقسە واتە ئەگەر ئیسمێک بێت و حرفێک بێت معناکەی دەردەکەوێت پس حرف
وەکو بڵێ پێویستی هەیە بە ئیسمێک و بە فعلێک حرف دەکەوێتە ئەو بینە بینی مەسەڵەن ئیسمێک و فعلێک وەکو هاوڕێکە وەکو منداڵێک تقریبەن وەکو منداڵێکە دەکەوێتە بینی کەلیمەکان پس وەکو چی وەکو من إلى أن من إلى أن ئەمانە وەکو وەصلن یعنی چی یعنی ئەکەوێتە بین ئیسمەکان یا دەکەوێتە بینی مەسەڵەن فعلەکان ئەم حرفانە کەلیمەکان وەصل دەکەنە یەکەو بەس چی دەکەن حرف وەصل دەکەن معنایکی مستەقلی نییە زەمانی نییە ئەس وتم حرف چۆن جیا بکەێنەوە حرف ئەوەیەکەنە ئیسم بێت یعنی نە معنایکی مستەقلی بێت نا زەمانی بێت پس ئەم دوو نیشانەیە نەبێت دەبێتە حرف زۆر باشە ئیسا الضمير صوت هادئ يخبرك بأن أحدا ينظر إليك أما همویان بریتین لە کەلیمە لێ باشە تۆ ڕاستە بریتیە لە بەشە بوچکەکان یعنی کەلیمەن ئیسا ئەم کەلیمانە بە چی وەصل کراوە وتم بە حرف دەی زۆر باشە ئیسا الضمير کامیانە وتم كلمة اسم وفعل حرف ضمير كاميانا ضمير اسمه لچی زانیم وجدان ايا وجدان كات ها لەگەڵیە ناوەڵڵا کاتیە لەگەڵیە دەی باش ئەمە لەمە دوای وتم دوای نیشانەی معنایی ئێمە دەردەکەوێن بۆمان کە نیشانەیەک بێت کە بیوێنین بە چاو مەسەڵەن تماشای الضمير کەن لە ئەوەڵی ئەلف و لام هاتیە ئەمیش لە دواترە و ئەو نیشانانە کە بە چاو دەیان بینن دەڵێن بۆتان بەس ئەمە لەوە الضمير صوت ئیسا تۆ ئەگەر کەلیمەیەک تەنوین بگری حتمەن ئەو کەلیمە ئیسمە بەس تەنوین نیشانەی ئیسم ئەمە دوودانە نیشانەی ئیسمم بۆتان یەکی ئەلف و لام یەکی تەنوین ئیسا سەوتۆنیش هەرچی بوو تەنوینی گرت الضمير صوت هادئ أمش تنويني قد بس أم كلمة شاء اسمه إسا يخبرك خبر أداة إسا مثلا الفلامي نقر تنوين نقر إسا لم كلمة يخبرك خبر أداة بتو أما معناه هيو دوای ئەوە لەگەڵ چی هاتیە لەگەڵ زەمان هاتیە واتە چی یانێ لە پێشوو ئێستا ئایندە باشە ئەم سێ زمانە ئیسا یخبیڕوکە خەبەرت پێ ئەدات واتە لە دواترە و ئەمە لێرە باسی چیم کرد وتم فعل پێویستە بە کاتەوە بێت لێرە یخبیرروکە کات ها لەگەڵیە یعنی لە دواترە و خەبەر و پێ ئەدات ئاگادارت دەکاتەوە باشە زۆر ئاسان بوو بأن ئیسا یخبیرروکە فعلە باشە ئەحەدەن لێرە ئیسمە لە چی دەزانم چون ئاخرەکەی تەنوینی هەیە ئیسا ئەم دوو کەلیمە چون وەصل بکەین بە یەکە و بە ئەم وشە بأنە ئەمە دەبێتە چی؟ دەبێتە حرف ئیسا حرف چییە؟ وشەی کە معنایەکی لەسەر بەخۆی هەیە واتە معنایەکی جیاواز بەخۆی هەیە بەڵام معناکەی کامڵ نییە چۆن معناکەی دەردەکەوێ بۆی کە ئەم لەو ئەولای مەسەڵەن ئیسمێک و فعلێک بێت لەو بینە وەکو تقریبەن شتێکە بیلکێنێت وەصلی بکات باش ئەحەدەن چییە؟ اسمە فعلە یا حرفە وتم ئەوەی کە ئەلفلام دەگرێ ئەوەی کە تەنوین دەگرێ نیشانەی اسمە بەس ئەحەدەن ئاخرەکەی تەنوینی هەیە ئەمە چییە؟ مەیچە؟ اسمە خاص
ئێستا ينظر سەیری تۆ دەکات نە ئەلف و لامی هەیە نە تەنوێنی هەیە بەڵام ئەم ينظر معنای هەیە و هەروەها لەگەڵ لەگەڵ کاتە ينظر سەیری تۆ دەکات لە دواترە و سەیری تۆ دەکات ئێستا و لە دواتر سەیری تۆ دەکات تێگەیشتن زۆر ئاسان بوو ئیلەیکە ئیلا لەسەرە و وەک من ئیلا ئیلا چییە؟ حرفە ئیلا حرفە نا کاتی هەیە نە معنایەکی کامڵی هەیە کەس ئەمە مثاڵێکم هێناوە بۆتان بۆی کە دەرکەوێ بۆتان ئیسم چییە فعل چییە حرف چییە وتم بۆتان ئەگەر گەرەکتانە هەمووی نیشانەکان کە بە چاو دەیبینین دواترەوە بڵێم بۆتان هەموویان پێتان دەڵێم بەڵام لە کلیپێکی جیاوازە باس هیوادارم بەدڵتان بێم کلیپە ئەگەر هەر کێشەیەکتان بوو لە بەشی کۆمنتەکان بۆ بینووسن کە دواتر بیکەمە کلیپێ بۆتان ئەگەر هیچ گەرەکتانە بزان سەرف و نەحو چییە و چۆن فێربین ئەوە لەسەرە و کلیپێکتان بۆ دانم لینکەکەی دەتوانن سەیری بکەن ئەگەر ئەم کلیپێشە بەدڵتان بۆ حتمما لایکی بکەن دەبێتە پاڵپشتی بۆ من کە بتوانم کلیپی زۆرترتان بۆ دابنم هەمووتان بەخوای گەورە دەست پێرم خواتان